چیرۆکی ئەشکەوتەکەی ئەفلاتون. چەندین نەوە لە مەشکەوتەدا لەدایک بوون، لای ئەوان ئەمە جیهانە. پێیان وایە ئەمە حەقیقەتە و لەبارەیەوە ئەدوێن و ڕائەگۆڕنەوە. نازانن کە ئەمە تەنها وەهمێکە، سێبەرە. یەکێکیان بەڕێکەوت لە ئەشکەوتەکە دێتە دەرەوە و بەبینینی خۆر شۆک دەبێت. دوای یەکەم شۆک بوون و بە ئاگا هاتنەوە، گردوونی فراوان و ئەستێرەکانی بینی، ئاژەڵ و ڕۆکی ڕاستەقینەی بینی. ئەوەی پێشتر بینی بووی سێبەرەکان بوون. بڕیاریدا بچێتەوە ئەشکەوت بۆ ڕزگارکردنی هاوڕێکانی. لە ناو ئەشکەوتەکە بە زەحمەت چاوی ئەیبینی، دوای ئەوەی چاوی ڕاهات و بە بینینی ڕووناکی وەک سەر لە شێوا و دەرەکەوت و گاڵتەیان پێکرد. تا زیاتر هەوڵێدا ڕوونی کاتەوە بۆیان لەوەی کە بینیوێتی زیاتر گاڵتەیان پێکرد و باوەڕیان پێ نەدەکرد. پلانیاندا ئەنا کە بیکوژن، چونکە پێیان وابوو ژیانیان تێکەدات و بیری نوێی پێیە. ئەفلاتون پێی وایە زانین پێویستی بە چاودێری و بیرکردنەوە و گومان هەیە. ڕێگای حەقیقەتیش پڕە لە مەترسی و دڕک و داڵ.